تورکیا خۆ عەفرین هین پەکیتیان نەبوو ئەو چوو داگیری کرد ئەو بۆ پەک ناتەوە بۆ هەتا وڵاتەمان داگیرکە بۆچی تر ناتواتە وڵات داگیر کات و بێتە کەرکووک و بێتە هەر وڵات داگیرکە ئەگنا بۆ ناتۆ بێ بەهۆی پەکەوە بەهۆی پەکەکەوێت و وڵاتەکە داگیرەکە وەڵام من ئەمەوێ هەموو کەسێ شەرمەزاری کەن و لە وڵات هەمومان دەریکەین چونکە ئەو داگیرکرا دۆستی گەری کورد نییە دژنی گەری کووردە 25 ملیۆن کورد لەوێ ڕێزی لێ ناگرێ ئایا ڕێز لە چوارێمە چۆن نەگرێ ئەو یە وڵاتەکەمە داگیرکە کورد تورک هەر دژنی گەری کورد بوو من باپیرێشم ئەو بردوێتی باوکم بەبێ باوک بەخێکرا چۆ هین سەفەر بەگل باپیرە مردووە لە سەفەر بەر کاتۆ مردووە ئێمە باوکشمانە بەبێهاتی و بەبێ باوک بەبێ ناز بەخێوکراوە ئێتە کوڕمان نەماوە کەسمان نەماوە ماڵمان نەما هەمووی لە پێناوی کوردستانە لە پێناوی وڵاتە هەمووی تیاچوو ئێستای تورکیا وزمە کاتە سەرمان لەبەرەی وڵاتەکەمان داگیرکە من ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو دایکانی شەهیدان و دایک و باوکی شەهیدی چوارپارچەی کوردستان بەبێ جیاوازی وەکو دایکی شەهید لێر و شەهیدیاری خۆشم ڕێز و سڵاوم هەیە بۆ ئەمویان بۆ دایک و باوکیان بۆ خوشکە برابەر ڕێزەکانیان بۆ مناڵە چاوگەشەکانیان کە باوکی خۆیان نەدیەوە باوکیان شەهید کراوە هیوادارم ڕەنجمان بەزایە نەچێت و وڵاتیشمان داگیر نەکرێ ئازاد بین و ئێمە دەریان ئارەمی بە وڵاتێکی ئازادمان بێت و وڵات ئازادکەین و ئیتر لە دەست داگیرکەران نەجاتمان بێت و ڕزگار بین و وڵاتەکەمان ئازاد کرێ ئەم هێرشەی تورکیا شەرمەزارەکەین تورکیا بۆ پەک نایە تورکیا بۆیە وڵاتەکەمان داگیرکە ئەگنا و پێویستی نییە بۆ بێ پەکەکە لە عەفرین دانیشێت و لە مەهابا دانیشیە و لە هەولێر دانیشیە و لە خامیشە دانیشیە پەک نییە کووردە ئێمە لە چوارپارچەی کوردستان ناڵێ چوارپارچەی تورکمانستان ناڵێ چوارپارچەی عارەبستان ناڵێ چوارپارچەی ئینگلیزستان هەڵێ چوارپارچەی کوردستان ئەم چوارپارچەی گەری کووردە بۆ ئێمە فەرقی نییە چی لە مەهاباد بین لە عەفرین بین لە هەولێر بین لە ئامەد بین بۆ ئێمە وەکو یەک وایە بۆ گەلی کوردەر وەکو یەک وایە وەڵڵا هیوادارم ئەوێلیان هەموو وەکو باڵمە هەڵمەتوان و ئەگەر دوورنیش خەفەت نەخوا دڵی خۆش نەوێ بڵێ هەڤاڵ هەڵمەت نەماوە هەڤاڵ هەڵمەت هەرماوە ئەوانە کە گەلیە ئێستا شاخن هەمووی هەڤاڵ هەڵمەتێکم بۆ من دوژمن نییە دڵی خۆش نەبێ بە چەمی بە شاخی قەندیل بە شاخی بەرزی دوژمن هەتا هەڤاڵ هەڵمەت و گەلیلاکانە دایما ئەژنۆی شکا بوو چۆکێ لەرزی دڵی بڕابوو ئێستا دڵی خۆش نەبێ بڵێ وەڵا هەڤاڵ هەڵمەت نەماوە هەڤاڵ هەڵمەت هەموویان ئەو گەلیلانە لەسەر شاخی چای کوردستان و چوارپارچەی کوردستانن هەمووی هەڤاڵ هەڵمەتن هیوادارم گەلی کورد ڕزگار بێت و گەلیلەکانی خۆی بیان پارێزە و سەرکەوتوو بن دوژمنەکەشمان خەجاڵەت بێ ئیشەڵڵا چوارپارچەی کوردستان ئازاد بێ ئەوانەیەکی کە لە سن چوارپارچەی کوردستانە هەمووی ئازاد بێ و بە ئازادی لە چوارپارچەی کوردستانە هەمووی بە ئازادی بژی لە گەڕەکێشا بێ دراوسێ ناژیت لە وڵاتە بێ دراوسێ ناژی بەڵام بۆ داگیرکران نەبێ داگیرمان نەکەن ئەگنا خۆی هەموو کەسێ دراوسێ بەبێ دراوسێ ناژی پێویستی بە دراوسێیە لە وڵاتە لە گەڕەکە لە شارە لە مەملەکەتە لە هەموو شوێنەکە هەموو کەسێ دراوسێ خۆشە بووی بێ بەڵام نەک داگیرکە هیوادارم گەلی کورد ڕزگار بێت و چوارپارچەی کوردستان ئازاد بێ بە ئازادی بژین و ئیتە حەزی و بەزی ئەم شەڕ کۆتایی بە شەڕ بێ ئازادی سەرکەوتن و ئاشی بەرقەرار بێ و کۆتایی بە شەڕ بێ ئیتر بەسە بەخوا ئیتر بەسە چونکە ئەڵێ قسە 1002 بەکارە ئێمە چەند ساڵ و چەند وڵاتە ئێمە قسەکەین لەسەر وڵاتی کوردستان و لەسەر چوارپارچەی کوردستان هەتا بێ شەڕ بێ ئێمە هەبێ کیمەباران ببیر نەچێ ئەبێ خۆ کەسانە کیمەبارانکان هەمووی پەک نەبوو هەمووی پێشمەرگە نەبوو ئەوانەی کە ئەنفال کرا هیچی پێشمەرگە و پەک نەبوو ئەنفال کرا ئەوەی کە لە حامیان ڕەمی کرا لە مانگی 1985 نەپەک و نە پێشمەرگە بوو هەمووی ڕەمی کرا یەکیان خاڵوزە حاجی غەریب بوو ئەم هەمووە کە عیدام کرا هیچی نەپەک و نە پێشمەرگە بوو حکوومەتی باس هەمووی ڕەمی کرد ئەم هەموو ئەنفالەوە ئەم هەموو کیمەبارانە و قەڵات دزەی بردومان کرد هەڵە بزەی بردومان کرد لە 1970 نەپەکی لێبوو نە پێشمەرگەی لێبوو هەمووی دژنی گەلی کوردە کەس دۆزی گەلی کورد نییە هیوادارم ئەوانمان لەبیر نەچێ هەموو گەلتێکۆشان بکە دوژمن خەجاڵەت کە سەرکەوتن بەدەست بێنین وڵاتی خۆمان ئازادکەین دوژمن دەربکەین لە وڵاتمان ئازاد بێ